کاتژمێر و خولەکم دەژمارد تا ڕێگای سەلاسی باوەجان و دەشتی سەرپێڵ و زەها و ببڕم و بگەمە ناو جەرگەی کارەساتی بوومە لەرزەکەی پارێزگای کرماشان. ئەزمموی کارەساتەکان پێی دەوتم ژیانی لێقۆماوان بووەتە دنیایەک چیرۆکی تراژیدیا. نزیک بە قەزای سەلاسی باوەجان بووم. وردە وردە لادێنشینەکانم دەبینی لە ناو ماڵەکانیان هاتوونەتە دەرەوە و لەژێر خێمە دەژین. بەڵام هیچ ئاسەوارێکی بوومە لەرزم بە ماڵەکانەوە نەدەبینی. جارجارەش چاوم بە هەندێک تابلۆ و لافیتەی سەر ڕێگاکان دەکەوت کە سپاسی خەڵکی بە هیممەت و خێرخوازیان تێدا نەخشێنرا بوو کە بەهانەی لێقۆماوانی بۆ مەلەرزەکەوە هاتوون. سوپاس و پێزانینە گەرمەکانم پێسیر بوو کە دەبێت خێرخواز چی بۆ لێقۆماوان کردبێت. گەشتمە ناو قەزای سەلاسی باوەجان. چاوم بە خێوەتی زیاتر و ماڵی ڕووخاو کەوت. هەستم دەکرد ڕەنگە لێرە شەڕێکی چەند ساڵە یان چەند مانگە ڕوویدا بێت. آخر زۆرێک لە ماڵەکان بەشێک لە دیوارەکانیان ڕووخا بوو. خەڵک لەگەڵ ژیانی خێوەتڕانە هاتووە. دنیایەک کێشە و گرفتی ڕۆژانەیان هەیە. دایک خەمی منداڵ و منداڵ خەمی قوتابخانە و یاری ڕۆژانەی و باوک خەمی حاڵ و داهاتووی نادیاری هەمویان دەخوات. لێرە ژیان لە ستەمەوە زۆر دوور نییە. خۆمە زندگیمانەوانی نایم چاترانە و وڵای تر خۆی گەورە ڕەحمکار لەمە زیاترێتە خوا بەدەی لێ پێمانە ئاوەسەنا ئەچنا دەشوەری هەد مناڵ بڕاتە دەشوەری ناک هیچ ئیمکاناتێکی هەستن هیچ ڕاستێکی ویستادا بە ور بارانە و مردم چی بکە لەکوێ بڕاتە دەشوەری مناڵی لەکوێ بڕاتە مناڵش چی بڕاتە دەربەر و ماڵ بکە مە هیچێکی هەزنا وانی نایم چاترانەوە خانووەکەتان لەسەر چۆن سێتە بەقەیەکە بەخوا تەواو هات تەنە فقط بانی تۆ دەهینە شەق وڵە خوارەکەی تا فروگە بەخ کەستان لە دەستاوە وڵا کەسمان لە دەست نەداگەوەڵ وەڵامەکی تر بەخوا سێتە بەقەیەکمان بووە بانەکەی تەواو ناوەکەی هاتکە تەختەفر تاوە ڕەخیاگە نای خۆی مالێکمان بگە لە ژوور ئەیش لاکەی تاوە ڕەخیاگە نای خۆی ئەو چاوا لە بانۆماگە شەق و فادڵا گشت تەقیگە نای ئەتوانی بڕێتەوە ناوی نە هیچ بەخۆ زاتان نیە بچنەوە ماڵەکە بەخوا زاتمانی أنا بخوا أترسين لنا كايك وبلاري وبهالرجع وقستي لاكي هالرجع ولاكي الرخاء وترزعت معني جنوا 27 حل هرشاجة بخوا ذي 27 معها وسخة قرك معنا الرخيص بينه فقط ذي نجير خانقة كيف أنا بخ كستان لدز داو نورا للسايخ ومزايكي من على كان من ومن على كي كجاو خويتي وعلى وزنوا على بمارسان ترى ولا كسي معنا كاتك زلزلك هاو شون بومباز بخوا هما بتازه هاتينا أراقوه ما بحجز أنا فاميلي مالمانا بحجز على خانة واحدة ديتر بخوا حنا ما زعلي شو الروجة لم بريبلينا أو بريلو بأمخانية تو ما زعت على خانة كوري نابو برو كوري ها وقت برخك خاموز بو ترينا كم بو وقت هاتينا در وبي برقو وبي حس قشتي سرقردان ويلان ومدشتي ومكجيو تر بخوا هروا خوايجان رحمي كجاره شون بو کاتێک زلزلەکە هاو هێمە ماڵمان چوار تەبەخ و لە بانی چوار تەبەخکە دانیشتین میوانمان بوو میوانەکانمان ڕێنەوە وەخت دانیشتین قسەمانە کردووەکەوە چی یەدەفە زلزلەکە هاو گشتمان هەڕاماکرا نای حەسارەکە وچمان سابڕۆینە خوا نای ڕاپلەکە ناتوانین گشتمان ئەمرین نای حەسارەکە وێساین دوای زلزلەکە دوای هاهاتی نەخوار وە سڵامەتی گشتمان دەرچووی الحمد لله اسم أشتا مدرسة كلاس شنومي اسم مدرسة بازل وروجو حزكي بقريته مدرسة حزكم برو مدرسة كان من بازني كلاس بنجم مدرسة كانت عن هيج روخاون مدرسة كان من كشان تخريب بوغن يعني نالي بيتان يعني نوتراو كي اقرينا وبو مدرسة لا والله
لێرەوە تۆ پەیامت چی هەیە بۆ خەڵک کە هاوکاریتانەکە کۆمەکتانەکە بۆ حکوومەت بۆ دەوڵەت هەمووی فرە لایەن مەمنونین چونکە ئێمە کشمان ئاوارە بووگین ئەوان زەحمەتیان هەست بۆ زەحمەتێکێژن و سایلمان بۆ هەنێرن فرە مەمنونین لێ مالكم بوقا مثلا شوار واحد والآن أنا أم شادرة لنا أم شادرة جانا جزران مزلهج در حدان بو يانزر روجر من أحان ودي قطرة وهم سرملي خمانة كردين. زيو بيوستان بتشي. والله ما بيوست من بأول هز كان ديس من بيو على الأقل دشيوك ما بيجين وزات تماشك. الروش دار الشو أربعين بندوشتانا لنا أم هرجولي تو قلوشتا نوع عزيت جهاز نحج ما دام حشينية لا أقل بعد وردوجا حب جمالية دانا كان ديس أيوب يبان تانكري أيوب يبان مثلا تودم دولته توجه لمردم كا حش توجهنا كل لمردم كسر لدز داوي والله من كسر لدزنا أو كرستر هالو مالا أو استرتال مالا تماشى كه أولني رابلي حتى سمليا خون أم بشتما دايزين بخوادو دانا روج ريك نفسنا قطب حر عير الناي سينما كريا نفسنا قطب تانا نفسهم دروج خانون بخوا قسم داي لي رابلي كه هم أمشتي أنا فريق إخواني كشتين ولك خوا بيانا كشتين يعني بعده مالا بير ما داينو بيكشتاني کاتێک قایمقامی سەلاسی باوەجانم بەسەر کردەوە چەند کەسایەتیەکی هەڵەبجەم بینی کە بە هاوکاریەکانیان هاتبوون تا قەرزی وەفای ساڵانی ڕابردوویان بدەنەوە. هاتوين بو أو تسليت بيجين أما بخلكي أم مملكته بوي كوابو ملرزلي داوة تسليت يجين بيان دعاء كين بو مرحومين والشهداء خواي بالوردقار لا يخوي قبول ينكا دعاء كين شفاء بو مجروحين دعاء كين خوا صبر وسلوان بنيلي بو سردغي أو كسانة كماون لوان كسكاريان لدز داوة لعنو ماليان ويران بو الرخاوة خوا بلطفي خوي روحيان برس كاتو دليان خوشكا وبهمو لايكوا بتوانين أم حادثة أم مصيبة قورية ببي بدرسك ببي بعيدتك هم بو دنيا من هم بو قيامت من بلان بهاوكاري كردن أو خالي يكم كلماتين خالي دوهم هر جملة أو بو هاتين إيما براسي خومان بقرزاري إيوا أزانين إيما چند دفع اليمن خوماوة حفتاو چوار هشتاو حوت هشتاو هشت نودو يك أمانة هموي خلقي كردستان بتايبتي مخصوص أم شريطي حدودي سنوري إيران العراق كإيمين هرب جيو هولا أمان وأمانة زحمت بوين وسر خلقي أمديو وسر إدارة وسر جمهوري إسلامي وأمانة لبلوي مهاتوين وكو وفايك وكو تيزانينك وكو تقديرك سباسنا بكين ولا نزيك وجزء كم لو قرزك وانا قرد معنا لو دينا بتوانين أجر بقسيكي شيرين يشبه أنجامي كي وأداي كي. إيه حادثة خوي حادثة طبيعي از جانب حق قطعاً هر چی و جانب خوا برسید بازم زور باید سپاس بکنید. این زلزله که در یک شنبه شو ساعت 9:40 به وقت ایران و بکاتی تهران به قول معروف اتفاق کافت ایمه در مجموع 22 نفر گیانیان و دستا 22 نفر در حوزه شهرستانی سلاسی بابجانی که شامل ازگلو خود تازاوا و استاد 206 آوای ایمه 22 نفر گیانیان و دستا 56 نفریش بریندار بین مجروح بین که خوشبختانه اکیبیل امداد و نجاتیمه تا ساعت 5 بیانی تمامی مجروحه تمامی برینداره تمامی یعنی گشتن وجه آوار نجات داو و مراکز درمانی منتقل بین متاسفانه حدود 15,000 رأس دام من و دستان هند روستایل که چند روز بعد بالاخره امها بین و لاشگانیان
بسیار باعث دفن بیاتا به صورت بهداشتی که شبکه دامپزشکی ام کاریانه کرد. در رابطه با بحث اسکان موقت، یعنی حالا نظام کردی و چطورید، بله اسکان موقتیش خو ایما 13200 خانوار دیرین که 13200 کل چادر بسیار از طریق حالا مرد توزیع بین خلقگان بین مردم هر خانوار یه چادر که اسکان موقت داشتن. بعد نایلونیش کشان سبان چادرگان اقلام خوراکی و بهداشتی و یعنیش کلن توزیع بیا. البته احتمال داره بسیار و بین ضعفی دیگش بود یا طبیعیه چون که حادثه کورگی. چیزی که مهم بی و ناوی حادثه رایمه خلق ایران و خلق عراق مخصوصا کردستان عراق خیلی احساس همدردی و مردمی مکردن. حەزم دەکرد چیرۆکی ساتی ڕوودانی بوومە لەرزەکە لە زاری هەر لێ قەوماوێک کە دەمبینی ببیستم. بەڵام کاتێک هەواڵی خراپترین شوێنی کارەسات و ناوەندی بوومە لەرزەکەم پرسی دەست بەجێ سەلاسی باوەجانم ڕوو بە دەشتاییەکانی سەرپێڵی زەها و ناحیەی ئزگەڵە جێهێشت تا گەشتمە ئزگڵە. گەشتێک بەناو ناحیەی ئزگەڵە گەڕام. ئێرە ناوەندی بوومە لەرزەکە بوو. بەڵام دەتوانم بڵێم لە 20 خان و کەمتر لە 5 خان و وێران بوون. بەڵام ترسی هاتنەوەی بوومە لەرزەی بەهێز و شەقبوونی ماڵەکانیان دانیشتوانەکەی خێوەت نشین کردووە. لێرە ئەوەی سەرنجی ڕاکێشام هەنگاوەکانی پاکردنەوەی ناحیەکە و برنە دەرەوەی داروپەردووی ماڵە ڕووخاوەکان بوو بۆ دەرەوەی شار. لە خۆرهەڵاتی ئزگڵەوە گوندی ئیمام عەباس بوو کە پێک هاتمون لە 46 خانوو. بەڵام بوومە لەرزەکە تەنها چوارچێوەی خانوویەک و قوتابخانە و مزگەوتەکەی هێشت بوویەوە. نەمازانی دنیا بووە خۆ و ئار و ئارنە شتێکی سوور و ئاسمان سوور و خۆڵ و خایکە ئیتر نەمازانی شەوە یان ڕۆژە ئێرە فرە سەخت و فرە سەنگین و بۆمان ئیتر هەر لە حەزە و هەر سەعات و تەمای ئەوەینە ئیتر تەواو شایەتومانمان ئاورد و ناوی خۆمانە ورد و یاڵە یا ئەڵامانە کرد. کامەیە ماڵەکەتە؟ ئێمە ئەمە ماڵمانەوە. ئەمەی تریشتان کە ڕووخاوە کەسیتیان نەمردووە؟ نەوەڵا شکر بۆ خوا نەوین لە ماوە گشتمانەوە دەڕۆین ئەم ماوانە گشتی وە دەر بوو. یعنی ئەو زلزلەی یەکەمیانە باش بوو؟ زلزلەی یەکەم هاو ئیتر هەر ئەو نەوە لەرزاندیوە وە لە دووەمە ئیتر دن کەس نازانێ ئەو قەیامەتە. وای لێ هاتووە ئێستا ئەو خەڵکی کە لە ماڵ و حاڵی خۆیان چوونەتە دەرەوە کە ڕەنگە بگرە 15 متر لە ماڵەکەی خۆشیان دوور بێت بەڵام هێشتا بەهۆی پەس لەرزەکانەوە واتە ئەو بوومە لەرزە بچووکانەی کە لە دوای بەهێزەکەەوە دێن ناوێرن بێنەوە ناو ماڵەکەشیان و تەنانەت فەرش و ئەو پێداویستیانەی کە پێویستیانە زۆرینیان ببەنە دەرەوە زۆر بە حەزەرەوە دێنە ناو ماڵەکانیان و دەچنە دەرەوە. ئێستا کە من هاتوومەتە ناوە ماڵەوە لە دەرەوە خەڵکێک یعنی بە حەزەرەوە پێی دەوتم کە پێویست ناکە بڕۆیتە ژوورە چکە هەمیشە گیانی و کەسانی دەچنە ناوم خانوانە لەبەر ترسی بوومە لەرزە بچووکەکان لە مەترسیدایە. دایان چۆنی باشی؟ سلامەتی کاوێکە دەسماچێک وەزعتان چۆنە؟ بەخوا وەعزمان خراوە. بۆ خراپە؟ بەخوا ئەوەسە بارانە وارێ بەیانی هەتا ئەم بارانە سەوت زندەیەمان حڕوت چڵپا و هیچ زندەیەکمانی. لەگەڵەوەیە کە ئێستا ژووردە بوومە لەرزە هەر هەیە حاڵتان؟ وەڵای ئێوارە لە ئێوارە تازەمە 3-4 بار تازە بووە و هەر خەڵمان پێ ناکە ئێمیش. هەر لە ناو خەیمن؟ هەوان نای خەیمار وەڵا. ماڵیش نەماوە تا بس؟ وەڵا ماڵمان نەما بەخوا ماڵمان وێرانە بووە وسەر لە زندەیەکمان هەز لێمان خۆمیانە پوڵێکمان هەز مناڵێکمان بوونە دوکدەر لێمان خۆمیان مناڵێکمان ببرێ کفنی بۆ بچێنی بێنێنە لە هاوی خاک هیچێ وە دەستمان نەماوە. شەوی بوومە لەرزەکە چۆن بوو؟ بەخوا شەوی بوومە لەرزەکە ئەو نەوەژمانە خۆمانە دووار لە نازە ملمانە دا هەرکە لە عنازە خۆمان
هاتی لەوە شوخمانە باما کرێ بوو لە ژێری خانەکاتی نسەتر وەڵا وەعزی خەڵکی ژەر وەکو ئێمە کوشتاری دا و ئازادار بوون مەردن. چەند کەس بریندار بوون لێرە وەکو تو ئاوا ئێستش برینەکەیان پێوە تقریبا نازانم مەرد خەوەری خۆم و ماڵی ترمێتر کشتیار کولەن بریندار بووە لە پێی و دەستی ئەوەندی منە بینم بە دەگمن ماڵ هەبێ بە ساقیما بێتەوە هەمووی ڕووخاڵ ماڵەکان ماڵ هەبێ ئێستا سەلامەت دەرچوو بێت وەڵام ماڵی تیانە تەنیا ماڵێ بێ ئەو ماڵەکە لەو ژووراویش ترەکی بردووە مەدرسەکەس کە ماوەفێری مزگەوتەکە لێرە مەدرسەکە کەماوەتەوە ئێستا مەدرسە بازە مەدرسە وەڵا باز نییە کانی کسێکیان بۆ ئەوەردە لێ تەدریسەکە ئێستا لەوێ دەرسێ ئامنا لە ڕۆ مەدرسە ساریوێ زۆر باشە کەس هەیە بریندار وەکو تۆ هێشتا لە بیمارستان بێت وەڵا بریندارمان هەیە چاوشتیان دەراتی و لێتە نازم ئەلان لە ماڵوێیان وەزایان بۆ شێوازە خراپ ئارە وەڵا وەڵا وەعزیانەر وەکو وەعزیە مەزاوارن ئارە وەڵا چاویان دەرات کەنیشتیان لە دەستدا دەستەکانت خۆش بێت بەپی زانیاریەکان دیارە خانمێک هەیە کە خۆبەخشە هاتووەتە ناو ئەم دێەوە دێکانی تری دەوروبەریش لەوەی کە دەوێت خۆبەخشانە خزمەتێکی تایبەت بەم خەڵکە بکەوە بەپی زانیاریەکانی من کە هەمە ئەم خانمە لە ئێستادا خەریکی ئامادەکردنە لەوەی کە کابینە بێنە بۆم خەڵکە فەراهەمی بکەوە لە چەند شوێنێک بەڵێن ئەوەی داوە کە کەس حەقی نەبێ بەسەر ئەو شوێنانەوە کە ئەو دیاریان دەکا و هەیە بۆ خۆی ئاوادانی بکاتەوە و سەر لە نوێ جارێکی سەر خانۆکانی تا دروست بکاتەوە. لەگەڵ بڕینی ڕێگای سەرپێڵی زەهاو چاوم لەسەر گوندەکان بوو تەپانی و کویک و خەسرەواوا و چەندین گوندی تر بەڵام تەپانی و کویک خەمیان لێدەباری مقدرێکی ئیلایی هاتیە ئەم مقدری ئیلاییە تقریبا 22 نەفەر ئێمە کوشتەمان هەیە تقریبا 75 نەفەر زامارمان هەیە وەلایەنی ئێمەوە تەشەکۆر لە تەوامی مەناتقی کوردنشینەکەی وتشكركن لمناطقك هلوجه واقعا هاتن زحمه زوريان كشات وبرانا حمدردي وحمدليان بويا مكريا وتمام مناطق كورنشين لحركي دنيا هي يمدسي كشتيان ماجكين اوانك حمدلي وواقع الخمخواري اموغن اما مشكله الدنيا هات يسمى المعنى وتشكركم لتمام مناطق كردستاني ايران وكش زحمتي كشات تمام مناطق فارس دشينكاني شو واقعا زور زحمتيان بويا مكشا يمش مقدرك الهيات يو إن شاء الله يمش دعواكين لخوي قوري هيج كسي توش مشكلونا راحتيني أم أوايك سد مالية تقريبا أم سد مالا 8 مالي لراي هيج كينا معه هيج بونا معه زخمي وزامار وبدبختي وها بري أم سرما وزقم وزيقته هيج واقعا درا هيج ريكينية الآن جلاني الدولة وقريقان كانسك ومردن بيرن كومكي مردن بكان مش تشكركين واقعا لدسكاي أمنيتي كبتواني كومكي أم ملاتها بكا واقعا سپاسگوزار یعنی تشکری جوابکن. لگوندی تپانی پیاوێک خێزان و کچێک و کوڕێکی گیان لەدەست دەدەن کە تەنها خۆی و منداڵە 5 مانگەکەی لە مەرگ دەربازیان بوو ئەو پیاوەی کە برینەکانی لەگەڵ گەورەبوونی کۆرپەکەی گەورەتر دەبن. من فەرادی سەفەری لە ئاوایی تەپانیوە ساحێوی خێزانێکی 5 نەفەرێوی ماڵ و مناڵم لە شێوی حادسە بە لە ئەوە پێش لەرزەیە هات يما هاتينا در ولك خواي گەورە چون ئاوەها حەجەڵەکەی هاوردی و ئێمە هەر پەنجمان چوینە سۆ ماڵ چوینە ماڵ دوای ئەوەی کە چەند دقەیەک لە ئەو واقعە گوزەریا پێ پەز لەرزەکە ئێمە دوارە چوینە سەر ماڵ خوا شایەتە ئەو ژنمە یەک قسەی کرد بە لە ئەوەی کە 3 ڕکات وەتری خوان دوای ئەوە هاتون لە کنارمەوە ساوتی فەرات من یەک لە ناڕەحەتیەکم هەیە لە دڵما بۆ تێژمی وەلی تۆی ناڕەحەت نەوتم چیەوتی ئەگەر مەرگێک هەیە خواي گەورە مەرگی من بخاتە بەریتو وتم بۆ وایەژی لە کەرەمی خوا بێ ئاگای وتی نام قسەمە کردە هیچ تحملی هیچ مصیبەتێکم نەمزانی ئەم مصیبەتە تێتە سەرم زمانێکی ئەم واقعە گوزەریە خوا شایەدە 6 دقە و دوای ئەوە ئەم زلزلە ها زلزلەکە ئەو نەقدرەتی بێشتر و خوا شایەتە ئایسێکی قەڵبمی تەکاندا و دەمی ئەڵڵاهو ئەکبەری ئەم ماڵمە ستەکی خاکەکە ژێربان بوو
منیش خۆم لە ژێر ئاوارەوە قیژ و قاژی مردم بەدبەختیەک مردم هاتووە سەریا تکە لە ئەم گوێمە ئاها خۆمی شامی تمانم هاورد دوای ئەویشە کە هەر دەستم ئەو دوو پەنجەمەوە دەروە بەراکانم گوێم وە دەنگیانەوەتیان ماڵی فەرات خراو بووە هاتنە بانی سرم دنکەوە دنکە ئەو مردێلە ئەزانم و وە گوێم وەلێ بچکەتکە هۆشم ناوەمە وتیان مە فەرات دەربێنە پەنجەرەکانم ئاوە تەکانەداوە زۆر شایەتمانەکە حەرو لە دەم ماوەتی تەمام نەکردووی نەفەسم کەمێ ماوە ئاوارێلێکیان لە بانی سەری ئەوڵەن بە لە گشتقاڵێ ئەم دایکی ئەم کوڕە دیتە لەیلای ناوە خێزانی منوە خوا شایەتە زمانێ دەریان هاوردوو و پێچی ئەیتە مەسەن شتێوە سوورەتە ئاهەنێ دای و لێ قەتڵی بڕیوە وەلێ وەخاتی ئەم مناڵە گیانی خۆی لە دەستەوە مناڵەکەیان لە ژێری چنگیان دەرهاورد بۆ منیش نەیان وت و من بێهۆشم زمانێ منیان لە ژێری ئاوارە دەرهاورد و هەر پەنجەم دیار و من بێهۆشم وەختی هاتمە هۆشەوتی ئایم خێزانەکە کووە وتم ها لە ژێری هەنە ناوی ماڵە یەکێکیان خەفتە یەکێکیانی لە کناری دەستمەوە عەبدوڵبا این یەکی لە مناڵەکانم کەنیشکەکەم مۆبینا ئەسمی و دنکە دانیشتم و ناوەلی جوانیشانم بۆ هەڵبژاردن ناوی قورعانی مۆبینای گیان بە پاڵشەکەی ژێری سەری هەنووس بەرماڵەکە ها لە ژێری ئەوتی بابە من بۆ نوێژی بەیانی هەڵسێن ئەوە تەمەنی بۆ 10 ساڵە شووی کلاسی سێوە و شاگردی ئەم کلاسەوە وەسانی شاگرد ئەوڵی ئەو کلاسەوە وتی بابە بۆ نوێژی بەیانی بابە بۆ بانی شاو چون من بەیانیان زوو هەڵەسیان وەشی بۆ سەریکان هەر بەرماڵەکە لە ژوور سەریاوتم ها لە نێو خانەوە وەختێ دەرم هەول ئەو پەپولیەکە باڵی کرد دەسولام ئامانەتی خوا بە قورعانی عەزیز وەکو ئەو تەسبیحە چۆن ئەو جۆرە دەرم هاول خەشەیەکی نەکردو لێ خوای گەورە گیانی سن دەردی لێ قورعانەکەی تەمام کردو یە جوز قورعانی تەمام کردوتی بابە شیرینیم بۆ بچێن پاشەوە بانجا و جەعمە بۆ ئەسێن بەخوا خوای گەورەگی ئەو نوریە هاورد و لەلای ئەو ماڵمای خۆی ئیمان خۆی گیانیانی سەر خوای گەورەوە بەهشتی بەنی شادیان کاتەوە دوای ئەویچە ئەو کوڕەکەم بۆ خوێناوڵت ئەویش تمەند بکە ئاوار دایەسێ بلیام مەغزی تووشاندە و خوێندە ماغ بوویتی دەرماوە وەڵای ئاریان ماس ئۆمێدی ئەوەڵەن دایک و باوکم ئەمێدی منە ئەمێتی ملەتەسانی ملەت تکشی تێژێ ئاریان من ئەمە ئینشاءڵڵا بتوانم و هەمکاری ئەدەی خەیرێلەوە هەمکاری دەستەن دەرکارێلێکەوە بتوانم ئایندەیەکی جوان بۆ ئەوە بسازم و ئەمەشە بڕێسێتە ئەو هەدەفەلێکە خۆشک و براکانی انتظاریان بێچی من ڕۆژێ هاتمەوە لەسەری کارە هەر ئەو مبینا کلاسی سێومە وتم بۆچی ناڕەحەتی وتی بابە یەکێکیان ێژێک باوکو کارگەرە وتم دروستە من کارگەرم تۆ چیەکەی وتی بابە قەوڵت پێغەمیوە ئەو مەدوودە بەخوا 3 ساڵ شاگرد ئەوەڵ وە دەبانی ئەو قسەی خۆیە سابت و ئەو کەنجکۆ ئۆمێدوارم وەخوا هیتر ئەمە دوان ناڕەحەتیمانێ ئەمە بەڵایەکیشە خوا هاوردێ سەرمان ئێمە ڕازیم و ڕزای ئەمانیشە بۆ ماماوە ئینشاءڵڵا ئەوێتە مایەی دڵگەرمی بۆ گەشتمان کاتێک بەناو کۆمەڵگەی کوێیدا تێپەڕیم وێرانەیەک بوو کەوا دەهاتە پێش چاو ژیان چەکەرەی تێدا نەکردووە بەڵام لە دوای قسەکردن و گوێگرتن لە ئازار و خەمەکانیان دەتزانی لێر ئەوەی هێشتا زیندووە و نامرێت هیوایە بە ژیان و دووبارە بنیاد نانەوەی ژیان لێرە 127 کەس گیانیان لەدەستدا بوو
بەدەیان کەس بریندار بوون و بەدەیان ماڵوێران و خاپور بوون. هەر لێرەش کەمپینەکەی هەڵەبجەم بینیەوە کە بۆ دڵنەوایی لە لێ قەوماوان هاتوون، بەڵام بەدەستی پڕ، گەرچی تەنیا هاتنەکەیان بۆ لێ قەوماوان گەورەترین دڵنەوایی بوو. بەڕاستی ئێمە گشتمان بۆ ئێوە دڵمان تەنگ بووگە، بۆ ئێوە خەفەتبارین، بۆ ئێوە نگەرانین، ئەمما چون موسیبەتەکە لەلایەن خوای گەورەوە هاتووە ئێجین ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. خوای گەورە دەرەجەی شەهیدەکانتان عالیە، عالیتری کات، خوای گەورە سەبرتان پێ بدات. ئیمڕۆ لە خزمەتی جەمعێ لە مامۆسایانی هەڵەبجەی شەهید، جەمعێک لە فەرهەنگیان و کەسایەتی سیاسی شاری هەڵەبجەی شەهید و وستانی هەڵەبجەی شەهید هاتوونەتە خدمەتی ئێوە مردمی محتەرەمی کۆیک کە هەم تەسلیەت و تعزیەتی خۆمان عەرز بکەین لە خزمەتانە و هەم لە نێزیکۆ واقعەکە بوێنین و حضوری ئەم مامۆسایانیشە یەقینەن بۆ ئێوەی محتەرەم، بۆ ئێوەی ئیماندار و بۆ ئێوەی سەبور قەتعاً تەسەلی خاتری ئێوەس حضوری ئەم مامۆسایانە و حضورێکی معنەویە و بە خاتری ئەوەی کە لە وەزعیەتەکە لە جەلسەکە لە مەحفەلەکە ئیسفادە بکەین. هاین لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا تایری بامۆکی ئیمام جومعەی محتەرەمی هەڵەبجە سەرپەرستی ئەم شاندە فەرهەنگیە بۆ ئەوەی کە هاتوون هاودەردی بکەن لە خزمەتی ئەوە عەزیزانە. ئینشاءڵڵا لە خزمەتی ئەواوین و لە ئوستانی هەڵەبجەی ئازیز و خۆشەویستمان سڵاوی خەڵکی هەڵەبجە بە جەنابتان ڕائەگەیەنین و سەرخۆشیتان لێ ئەەکەین و کەفارەتی زەحمەتان عەرز ئەەکەین و داواکەین لە خوای پەروەردگار مەرحومەکانتان بە بەهەشتی بەرینشاد بکات و شیفای بریندارەکانتان بدات و ئاخری موسیبەتتان بێت. ئێمە لە تەرەفی ئەو برای و خزمانەی منطقەی هەڵەبجەوە هاتوونەتە خزمەتان وەکو هاو دەردیەک، وەکو هاو خەمیەک، هەر وەکو سەرخۆشیەکە لە نزیکەوە بە خزمەتتان بگەین کە ئێمەش هاو خەمتانین، خەفەتمان بۆ خواردن، بەڵام لەگەڵ ئەو هەموو دەردەسەری و ناڕەحەتیانی کە لە مەناتیقی خۆیشماندا هەیە حەزمان کرد بە شتێکی بچکۆلێش بێت وەکو حەزەتی سولەیمان فەرمووی ئین الهەدایا عەلا مقداری مهدیها، هەدیەیەک و کۆمەکێکی بچووکیش لەو خزمانە و خەڵکانەی وستانی هەڵەبجە بێنە خزمەتان لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە و سپاسی جەنابی مامۆستا مەلا قادری ئەکەین و جەنابی مامۆستا عەبدولهادی کە باقی هامکار و هامڕاکانیان و ڕانندە بەڕێزەکان کە کاریان بۆ ئاسان کردین تا ئێمە بتوانین بە حضوری ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەین و کەمێکیش بتوانین لەو خەموو ناڕەحەتیانەتان لەسەر لابین کە بزان ئێوە هەر خۆتان نین، خەڵکانێک هەن خەفەتتان بۆ ئەخۆن، فرمێسکتان بۆ ئەڕێژن. ئێمە بەشێکین لەو خەڵکانە، خوای گەورە جەزای هەموو لایەکیش بداتەوە و خوای گەورە سەبوری ئێوەش بدات و ئینشاءڵڵا موشکیلە و کێشەکانیشتان لەسەر کەم بکات و بتوان باسازیەکی ئینشاءڵڵا باشتریش بۆ خۆتان و ماڵ و منداڵیشتان دروست بکەن. منیش بەناو هەر پەنج ئاوایەکان کۆیکۆ خێراتتان ئەەکەم، خوای گەورە ئەجر و پاداشتان بنووسێ ئینشاءڵڵا. بەڕاستی ئێمە وەختێ ئێوە و باقی مردم ئێران ئەدوێنین بە حەقیقەت موسیبەتەکە چەندێ سەنگین وە لەلامان زۆر ئاسان بووە. خوای گەورە ئینشاءڵڵا موسیبەت ئاوەها سەخت بەمل ئێوە نێڵێ، خوای گەورە ئێوە بۆ ئێمە بێڵێ و خوای گەورە ئینشاءڵڵا هەر قەدەمێکە لە ئەو وڵات دوور و لە هەڵەبجەی شەهید و لە باقی کوردستاناتەوە کە ناوتانە خوای گەورە ئینشاءڵڵا گشتی بکاتە زەخیرەی قیامەت بۆ هەموو. شەوێکی سارد و خەماویم لە کۆمەلگای کویک بەڕێ کرد. بۆ بەیانیەکەی لەگەڵ هەڵاتنی خۆر گەشتمە ناو سەرپێڵی زەهاو. لێرە ئیتر زمانی وتن و نووسینم نەبوو، تەنها گوێم لە چیرۆک بوو. سی کەس لە خزم و کەسوکار لە ماڵێکدا شەوی بوومەلەرزەکە مەراسمی جەژنی لەدایکبوونی منداڵەکەیان دەبێت، بەڵام بەهۆی بوومەلەرزەکەەوە هەرسی کەسیان لە چەند چرکەیەک گیان لەدەست دەدەن. ئەم پیاوە کاتێک دەگەڕێتەوە سەرماڵی ڕووخاوی چۆن بە دووی ژن و منداڵەکانی داوەیلان دەبێت، چۆن لەگەڵ دۆزینەوەی خۆشەویستانی بە مردوویی لەژێر دار و پەردووی ماڵەکەی بیری هەر لای خوددا دەبێت. دەیان چیرۆکی نەبیستراوی تر کە ڕەنگە بە دەیان ساڵی تریش هەر نەبیستراو بن.
بكي شيوان لمالي داله بكي قصر الشيرين بياويرانا سربولي لخاك يكسانا كرندو شابا سيابو چنه سوشون بی بیسیک آبان کرماشانگم بیاخین باران تسلیتی شم و پیت کرماشان كريلة خاص خاص لبيرو جوا لجيري خاك بيقونا كوشيان قربي لجي خاك جنازة أول هات محل دورة بان مكرد بان كريوم مكرد محمد بارسا بان مكرد لو قسمته هاتم لو قسمته شو مجير مالا وكرميا غازي اشتوا وقشتي واز بوي غاز آمي كوش يعني إنسان بيجم حساوك خفو دي شو مجيرو بان مكرد بارساي بابا يكي جاي دا بارسا أنا قسمت جيرو لا هم قسمتها جنك فوتي كردو تق منالكا ميوان طبقي بان مانو طبقي چوارمون میوان طبقه چوارمون آره هاتون اولا چون او هات لبین ستونه گاجنا فوتی کردو حامله چو جنگا تم من نمدی ولی نم توانید تماشاین کنم تیان جنگا من نالج رزقی دراتت هجم هشتم والله من نالغان خوم اول آن ما هین کرد دوایی من نالغان خوم دوایی زانیم که هنم قسمته این ساختمان هات و خوار دوایی یک ساعت لوی که گریم لقسم ام قسمت گریم من نالغان خوم دیلوی حتی نیان مجناسی یعنی أو تابوت هنا باس هو فقط لطريق طلاي خانم وطلع لدسيا ولطريق طلاقان الناس يعني جوري كورجي قردو باشو أصلا فقط سريع يعني نما زي كوريا كانش كاتا وأنا كهاتن كوما كمان كرد وتيان جنگو كانش كفوتي كرده وتم جنگو كانش كبزم نالغان مني لخوام دعاي تماشام كردو سيد دسيم كرد دسي ديارو طلاقان دسي يزاني وتمام نالغان مني حتى تا یک ساعتش قسم نکرد بوم مال خزرم آنج لکرماشان و هاتون وتم با شو کم پیوارنی و دوای کم کمی تکانی نمکروتم باید من علاقانم هر کن سریان زربی خواردو خانمم ام قسمت لز سریا فشاری پیاتو پارسایش بان سری فشاری پیاتو سحنانت بيه أكثر والله مشكور خوامك يعني تنها تشتيك أمد لا إله إلا الله يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك أو موت دي لو من أو شوتها شوكي أم قصير الموت دي لو زيادة تشتيك موت
بەوتەی لێقەوماوان خزمەتگوزاریەکان لە دوای سەردانی ڕێبەری کۆماری ئێران زۆرتر و باشتر بوون. تیمە جۆرا و جۆرەکان سەرقاڵی خزمەتکردنی خەڵک بوون. بەشێکیان بە دابەشکردنی خواردن و ژەمە خۆراکەکان بە گەرمی و بەشێکیشیان بۆ دابینکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان ماڵ بە ماڵ و دێ بە دێ دەگەڕان. ئێمە لە تیمەکانی فریاگوزاری بەسیجین لە خوێندکارانی زانکۆ لە شاری کەرەجەوە هاتوین. پێک هاتوین لە 8 کەس لە بەشی فریاگوزاری لێ هاتوو، هەروەها کەسێکی ڕێخەر. ئەو لادەی کە ئێستا ئێمەی تێدایە دەوروبەری 40 خێزانن. ئەوەی کە لێرە و لە شوێنەکانی تر جێگەی سەرنجە بابەتی پاک و خاوێنیە. کاتێک کە بوومەلەرزە دێت وەزع تێک دەچێت. یەکێک لەو بابەتانی ژیانی هاوڵاتیانە کە ئەوە دەکرێت بە خێوەت یان کابینە و دروستکردنی خانە و چارەسەر بکرێت. بەڵام بابەتێکی تر کە زۆر گرنگە بابەتی پاک و خاوێنیە کە یەکێک پاک و خاوێنی تاک و پاک و خاوێنی گشتیە. هیچێک کە ئێمە دەیکەین بۆ خەڵک کۆنتڕۆڵکردنی پاک و خاوێنی و ژینگەیە. کە ئێمە لە دووشەمەی ڕابردووە هاتوین و تا دووشەمەی داهاتوو لێرەین کە دەکاتە 6 ڕۆژ. لە ماوەی ئەو 4 ڕۆژەی کە ئێمە لێرە بووین تقریباً 8 گوندمان بەسەر کردوێتەوە. گەرچی سەرپێڵ تا ئێزگڵە نزیک بە کاتژمێرێک دوور بوو، بەڵام زۆرترین زیانی بوومەلەرزەکە لەم شارە بوو. لێرەش شاخی شانشین بوو کە دەکەوێتە خۆر هەڵاتی شاری سەرپێڵەوە. لە دوایین ئێواریمانەوەم لەم شارە سەرێکم لەو شاخەدا. ترسناکترین شوێنەواری بوومەلەرزەکە لێرە بوو. شەقبوونی زەوی بە قوڵایی جیاواز تا قوڵی 20 مەتر. ئەوەی لێرە سەرسامت دەکات چەندها دەسەڵاتی خوددایە. ئەمە پێشتر نەبوو یا شەو بوومەلەرزەکە دروست بوو؟ ئەگەر ئەمە ئێستا هەیە لەمە خراپتریژ هەیە وەبانەوە ڕیزش یا شکافێکی بەو گەورەیە هەیە؟ کاکە گیان ئیە ارتفاعاتە بێژن ارتفاعاتی ئێمە کوێ ناوی شانشینە. ئێرە چرا منطقەی ئەوەیە لە کانیازیز و قورچی واشیە. ئی شکافەلەکە لێرە ملاحظەکەین هین بعد از زلزلەکە، یعنی شەوە زلزلەکە کە اتفاقەکە ئی شکافەلە کلان ایجاد بی. ئەوردەیش زمین رانش کرده ئەو قسمەتە لە ئێردەش ئی شکافەلە ایجاد بی. تا قبل از زلزلە ئیرو شکافەلی لی منطقە نەویە. یە هین زمانی که بعد از زلزلەکە ایجاد بی. هەر یەکسەر لە زلزلەی ئەوەلیە شەوی ئەوەلیە ئەمە دروست بۆیان لە شەوانی؟ بله، یعنی کە ئۆمقیان فرەترە هین زلزلەی ئەسلی بیە. منتها لە ویلایەت هەستی ممکنی پەسەردەگان بیت کە کامترە ولی ئیە ئۆمقیان زیادە هین زلزلەی شەو ئەوەل بیە. ئەوانی کە لەم لادیانە لەم دیانە نیشتەجێ دادەنیشن هێشتا ترسیانەیە لە ڕێزشم؟ قەتعاً کە ترسیان مەسەلەن گشتیان بە سوورەتە گروهی کوچیان کردێ چینەسە ئەو خوارە چادردانە. وخاطرەیەکە خەتەراتە احتمالی کە ئێردا ممکن تهدیدیان بکە کشان چینەسە خوار. ئەم ڕیزش باڵایی ئەوە شەری بوومەلەرزەکەس؟ بله بله، ئیە کوێت تماشا بکە ئەو شکافەلێکە کۆلان ئیجاد بیە هینە زلزلەکە هەست کە ڕیزش کردێ کوێگە. شەو زلزلەکە تۆ لەکوێ بووی؟ ئیمە شەو زلزلەکە لە ماڵ بووی من. هیچ سا لێرەوە هات؟ سا نەوەلە شتێکی نیم. يعني هيك نور هذا منظور نور يعني أنا من نور نيم صح دنك دنك بله دنك هاس ولي نورك نيم ولي دنك فرق جوراي كات هالليردا مخصوصا الليردا كالزلزلة حركات كل روسيا يردا
جۆرێکە کەسەرهوشن ئێردا دەنگ فرێک دادەسو حەزم لە جێهێشتنی ئەم شارە نەبوو آخر ورەی بەرز و ئیمانی بەهێزیان بە مردن و قەدەر و میوانداری گەرمیان تەنانەت لە گۆشەی خێوەتی سارد سەرمای شەوانی بیر دەبردمەوە هەرچەندە گوێم لە گێڕانەوەی ڕوودانی بوومەلەرزەکە لە خەڵک دەگرت بێزار نەدەبووم آخر چیرۆکی هیچ کەس لە یەکتر نەدەچوو بەڵام بە ناچاری سەرپێڵی زەهاوم ڕوو بە باشووری کوردستان و شاری سلێمانی جێهێشت.